نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. سیستەمی فێرکاری لای پێغەمبەر جێخۆیەتی ئاماژە بۆ بدەین ئەو بنەما پەروەردەیی و فێرکاریانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێناونی بە دوور و درێژی وردەکاریەکانیانەوە لە قورئان و سوننەتدا ڕوون کراونەتەوە. لە ڕاستیدا گەر پێغەمبەر هیچ شتێکی دیکەی نەکردبێت جگەلەوەی قورئانی پیرۆزی گەیاندبێت و ڕوونی کردبێتەوە، ئەوە ئەمە بۆ خۆی کارێکی ناوازە و سەرسامکارە. قورئان بابەتی ئێستامان نییە، لەگەڵەوەشدا ئاماژە بۆ چەند خاڵێک دەکەین. وەگاشکرایە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو کۆمەڵگایەکدا دەرکەوت کە نەزان و نەناز بوون با خوێندن و خوێندەواری. وەختێک وەفاتیشی کرد لەناو هاوڵانیدا هەر لەوەیانەوە کە تازە پێگەیشت بوو تاوەکووە و بە ساڵاتچوانەی کە ئەوەندەی نەمابوو ماڵئاوایی لە دنیا بکات تاکێکیان تێدا نەبوو نووسین و خوێندنەوە نەزانێ. هەنووکەش کە لە حاڵی کۆمەڵگاکەمان دەڕوانین دەبینین سەرباری ئەو هەموو هەوڵ و کۆششەی دەدرێ بەگرە ئەو زۆرە ملێ و ناچارکردنەش کە پیادە دەکرێ کەچی هێشتا نەمانتوانیوە نووسین و خوێندنەوە فێری بەشێکی زۆر لە هاوڵاتیانمان بکەین. ئەمەش سەرباری ئەوەی 65 ساڵ تێپەڕیوە بەسەر پەیڕەوکردنی پیتی لاتینی لە وڵاتدا. پێغەمبەری خوا لە ماوەی 20 و ئەوەندە ساڵەدا کە لە ڕاستیدا فترەیەکی زەمەنی کورتە چاوی هەمووانی بەڕووی حەقیقەتدا کردەوە و فێری خوێندنەوە و نووسینی کردن. پێم وا بێ وەختێک ئەو سەروەرە بەرەو خانەی هەمیشەیی کۆچی کرد لە نێو هاوڵانیدا تاکە کەسێکی شتیان نەمابێ شارەزای خوێندنەوەی قورئان نەبوو بێ. بەس خوێندنەوە نا، بەڵکو جوتیار و باخەوانانی بێستانەکانی مەدینە بەدەم زەوی چێڵانەوە قورئانیان بە هەر حەوت یان 10 شێوازەکەی دەخوێندەوە. دەی لەمڕۆدا ئەم زانستی خوێندنەوەیە کە بە زانستی وجوه ناسراوە چەند کەسێکی کەم نەبێ کەسی دیکە شارەزای نییە بە نووسەری ئەم دیڕانەشەوە. ڕاستە خەڵکی ئەو کاتە بە فیترەت زیرەک بوون و خاوەنبیر و هۆشێکی تیژ و دەمەزەرد بوون، بەڵام ناکرێت دەمە تەنها بە زرنگی و هێزی زاکیرە لێک بدرێتەوە، بەڵکو ئەوە دەرهاویشتەی سیستەمە فێرکاریەکەی پێغەمبەری خوا بوو کە وای کرد بە دڵ و گیان و هەست و هۆشیان ئاوێزانی قورئان ببن. ئاشکراشە پێشترە و مرۆڤانە زەمینەیەکی لەبار بوون بۆ هەموو جۆرە بەدڕەفتاری و دزێویەت، کەچی پێغەمبەر بە هەڵسوکەوتە ناوازەکانی توانی هەموو نەریتە خراپەکانیان لە بێخەوە هەڵبچێشێت و لە قالبێکی تازەی ناوازەدا دایان بڕێژێتەوە. بۆ نمونە خوای باڵادەست دەفەرمێت: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. پەروەردگاری تۆ بڕیاری داوە کە جگە لەو کەسی تر نەپەرستن، هەروەها بڕیاری داوە چاکەکاریش بن لەگەڵ دایک و باوکتاندا. ئەم فەرمانە خواییە شوێنکارێکی وەها بەسەر ئەو کەسانە جێدەهێڵێ کە تا دوێنێ ئازاری دایک و باوکیان دەدا و ناڕەواترین ستەمیان لێ دەکردن، بگرە دەشیان کوشتن. هیوایان تێدا بوو دەهاتە خزمەت پێغەمبەر و پرسیاری ئەوەی لێ دەکرد ئایا گوناهبار دەبێ گەر باوکی تەماشای بکات و ئەم خەندەی بەڕوودا نەنوێنێ؟ هەروەها لە قورئاندا هاتووە: ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن. نزیک ماڵ و سامانی هەتی و مەکەون مەگەر بە چاکی و لە قازانجی نەبێت. لە ژێر کاریگەری ئەم ئاەتەدا زۆرێک لە موسڵمانان دەهاتنە لای سەروەرمان سامانی ئەو هەتیوانەیان تەسلیم دەکردەوە کە لەلایەن بوو. لەلایەکی ترەوە ئەگەر لە ئاەتەکە ورد ببینەوە دەبینین نافەرموێ ماڵی هەتیوان مەخۆن، بەڵکو دەفەرموێت توخنی ماڵی هەتیوان مەکەون. بۆیە لە بابەتێکی وەها هەستیاردا هاوڵان هەڵدەستان بە نیشاندانی هەستیاری تایبەت بە خۆیان و ئەستۆی خۆیان لەو ماڵ و سامانە پاک دەکردەوە کە تایبەت بوو بە هەتیوان. ئەو خەڵکە چ شتێکیان لێ بەسەر هاتبوو خۆ تا دوێنێ پەلاماری ماڵی هەتیوانیان دەدا و بێ پەروادەیان خستە سەر مڵۆی سامانی خۆیان. چ شتێک وای لێکردن وا لە پڕ بگۆڕێن. زینا و بەدڕەوشتیش هاوشێوەی کارە دزێویەکانی تر ڕەواجی سندبوو وەک شتێکی پەسەند لەناو کۆمەلگادا تەماشا دەکرا. کەسێکی ئەو تۆش نەبوو ڕەخنە لەم حاڵەتە بگرێت کەچی قورئانی پیرۆز پاشماوەیەک لە نازڵبوونی بەڕوونی فەرمووی: ولا تقربوا الزنا. هەرگیز نەکەن توخنی زینا بکەون و لێی نزیک ببنەوە. لەگەڵ ئەم ئاەتەدا پەتی هەموو پەیوەندیە ناشەرعیەکان پسا و کۆتایی بەو ڕەوشتە نالەبارە هات. بەڵێ لە پاش ئەوە مەگەر تەنها 1-2 حاڵەتی لەو جۆرە ڕوویان دابێ،
هەرچی دزی و جەردەییشە ببووە نیشانەی ئازایەتی و پاڵەوانی، بەڵام هەر کە فەرمووی والسارق والسارقة فاقطعوا أيديهما دەستی پیاوی دز و ئافرەتی دز ببڕن، دابەزی بارودۆخەکە سەر لە بەرگۆڕە. من بزانم لە پاش ئەم ئاەتە جگە لە یەک دوو حاڵەتی زانرا و کە بەدەست بڕین کۆتایی هاتووە هیچی دیکە ڕووی نەداوە. دیسان قورآنی پیرۆز ڕووی گفتاری کردەوە ئەو کۆمەڵە بکوژەی کە کوشتنیان بەلاوە وەک ئاو خواردنەوەوە بوو. پێی فەرموون ولا تقتلوا النفس التي حرم الله کەسێک نەکوژن کە خوا کوشتنەکەی حەرام کردبێت. ئیدی ئەمایەتە بەس بوو بۆ بنبڕکردنی کوشتار و خوێنڕشتن. بە درێژایی هەموو سەردەمەش دوو حاڵەت ڕوویدا، یەکێکیان مسلمانێک بە ئەنقەز جوولەکەیەکی کوشت، ئەوی تریشیان کوشتنێکی بەهەڵە بوو. ئێستا وەرن بیر بکەنەوە لە ماوەی 23 ساڵی پێغەمبەرایەتیدا تەنها چەند ڕووداوێکی وەک زینایەک کە خاوەنەکەی دانی پێداناوە و کوشتنی جوولەکەیەک و بڕینی دەستی ئافرەتێک بینراوە. لە کاتێکدا وەک پێشتر ئاماژەمان پێدا کۆمەڵگەیەک بوون مردارەوە بیان دەخوارد و وەک خوێن مەش خوێنیان دەنۆشی. ئالەو کۆمەڵگەیەوە پێغەمبەر کۆمەڵگەیەکی تری بێگەردی وەک ئاوی گەوارای هەڵێنجا و کۆمەڵە قامەتێکی هاوێنەی ئەبوو بەکر و ئەبوو هورەیرە و تەنانەت ماعیز و خاتونە غامیدیەکەیشی دروست کرد کە ئێمە تاوەکو ئێستا بە سەرداری خۆمانیان دەزانین. لەو زەلکا و خوڕاوەوە کۆمەڵگەیەکی نورانی سەر هەڵدەدات. جا ئەگەر ئەوە موعجیزە نەبێت ئیدی موعجیزە چییە؟ ڕاستیەکەی ناتوانم لێرەدا ئەم بابەتە قوڵ و بەرینە بە تەواوی لایەنەکانیەوە بخەمە بەرباس و لێکۆڵینەوە. لەبەر ئەوە گەڕێم بدەن دەمەوێت تیشک بخەمە سەرچەم بنەمایەکی ڕەوشتە بەرز و بڵندەکەی و یەک دوو نمونەش بهێنمەوە تاوەکو مەودای مەزنی ڕێکارە نەبەویەکان بۆ هەموو لایەک دەربکەوێت. بەخشندەیی و جوامێری. ئێمە باز لە کۆمەڵگایەک دەکەین کە جگە لە بەرژەوەندی و قازانجی خۆی بیری لە هیچ شتێکی تر نەکردوێتەوە. هاوکاریکردنی کەسانی تر و درێژکردنی دەستی یارمەتی بۆیان لەو شتانن کە نەبووەتە میوانی خەونەکانیشیان، بە تایبەت خەسڵەتی ئەیثار کە بریتیە لە پێشخستنی کەسانی تر بەسەر خوددا. خەسڵەتێک بوو نەبیست بوویان نەدەشیان زانی چییە، بەڵام وەک چۆن ڕیسالەتی ئەحمەدی زۆر شتی لە ناویاندا گۆڕی، هەر بەو جۆرە ڕژدی و دەزن و قاویشی تیادا دەرهێنان و لە جێگەیدا دەست و دڵفراوانی و جوامێری چاند. شێرەکەی دەوست کە ئەبوو هورەیرەیە بۆمان دەجێڕێتەوە. ڕۆژێکیان یەکێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی نزیک بووەوە و عەرزی کرد: ئەی پێغەمبەری خوا، چەند ڕۆژێکە پارویەک بە گەرومدا نەڕۆیشتوێتە خوارەوە و لەسەر یەک بە برسێتی بەڕۆژوو بوو. پێغەمبەر چاوێکی جێرا بە دەوروبەریدا، بەڵام کەسێکی شک نەبرد میوانداری کابرا بکات. هەرچۆنێک بێت پاش ماوەیەک ئەبوو تەڵحە کە یەکێک بوو لە خۆشەویستانی پێغەمبەر هەڵسایە سەر پێ و وتی: ئەی پێغەمبەری خوا، من میوانداری دەکەم. ئەو جا لەگەڵ خۆی بردیەوە بۆ ماڵەوە. شتێکی ئەو تۆ لە دەستی ئەم خانەوادە جوامێرەدا نەمابووەوە، چونکە هەموو شتێکیان لە پێناوی ئیسلامدا خەرج کردبوو. جار جار گەر ببوایە شۆربایەکیان لێدەنا. ڕەنگە ئەو ڕۆژە سەلیم تاسێک شۆربای بۆ منداڵەکانی لێنابوو بێ. وەختێک میوان هاتە ماڵ، ژن و مێر لە نێوان خۆیاندا کەوتنەوە توێش. بە ئەم شەو شۆرباکە دەرخواردی میوانەکەی پێغەمبەر بدەین. هەرچۆنێک بێخۆمان دەتوانین بە برسێتی بەڕۆژوو بین، بۆیە وا باشە منداڵەکان قایل بکەین و بیان خوێنین. با ڕۆژهەڵ بێت خوا کەریمە چارەیەک دەدۆزینەوە. ئەوەی پێی هەڵدەستان ئەمە بوو کە خوان ئامادە بوو خاتوونی ماڵ بە هەڵە مۆمەکەی دەکوژاندەوە و خاوەن ماڵیش کەوچکەکەی بە بەتاڵی دەهێنا و دەبێت. آخر شۆرباکە بەشی ئەوەی نەدەکرد دوو کەس تێر بکات، ئەیتر بەم جۆرە میوانەکە تێری دەخوارد. پلانەکەیان وەک خۆی چوە سەر. دوجار کاتی نوێژی بەیانی هاتوو لە پشت پێغەمبەری خواوە بۆ نوێژ وەستان. لە دوای نوێژ پێغەمبەر ئاوڕیدایەوە بۆ دواوە و چاوی بۆ ئەبوو تەڵحە و میوانەکەی جێرا. ئەو جا پرسی: ئەوە ئەم شەو چیتان کردووە و ئەم ئاەتتان لەسەر دابەزیوە؟ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. حەز بە بەخشینی دەستکەوتەکان دەکەن، فەزلی ئەوان دەدەن بەسەر خۆیاندا هەرچەندە هەژار و نەداریشن. خەسڵەتگەلێکی هاوشێوەی پێشخستنی کەسانی تر، تێرکردنی برسی، پۆشتەکردنی محتاج، ژیان لە پێناو ئەوەی کەسانی تر بژین، دەستبەرداری لە چێژ لەبەر ئەوەی کەسانی تر چێژ وەربگرن، کۆمەڵەواتایەک بوون لە فەرهەنگی مرۆڤی سەردەمی نەفامیدا بزر بوون.
ڕاستە بزر بوون، بەڵام پێغەمبەر هاتوو فێری کردن، پێی ڕاگەیاندن و بە وێنەی نەخشی سەر مەڕمەڕ ئەم هەستانەی لە ڕۆحیاندا هەڵکۆڵی. تۆ دەتوانی ناوی ئارامگری یاخود تەسلیمیەت لەم ڕۆحیەتی خەمخۆریە بنەی، ناوەکەی هەرچیەک بێت ئەنجامەکەی نەگۆڕە. بەڵێ، باجارێکی تر ئەم وتە بە پێزە بیرخۆمان بخەینەوە. ئیمان داخوازی تەسلیمبوون و تەسلیمبوونیش داخوازی تەوەککول و تەوەککولیش داخوازی بەختەوەری دنیا و دواڕۆژە. ئەگەر باوەڕتان هێنابێ ئەوە بە دڵنیاییەوە تەسلیم دەبن و خۆتان دەدەنە دەستخوا، هەر کاتیش خۆتان دایە دەستخوا پشتی پێدەبەستن و متمانەتان پێی دەبێت تا ئەو کاتە بە کامەرانی هەردوو دنیا شاد دەبن.